خەباتێکی چاکی کرد لە هوەرە بەس بەداخەوە من کە خوشکی بووم زۆر نەمەوێرا زەختی لێکەم بۆ زۆر شت لەبەرەوەی توانای نەمابوو چونکە نەخۆشیەکانی زۆر بوو شەکرە بوو زەخت بوو چەوری دڵ بوو ئەم نەخۆشیە بوو کەوا پەرەی لێسەن و بڵاو بۆ بە گیانە ئیتر نەرمینی بێتاقەت کرد هەر تەمەنای مردنیە کرد شەو ڕۆژ بە منێ گوت تۆ بەکاری تۆ لە خوا ترسی بۆ لە مردنە ترسی پەروی برا گەورەیە ئێستا حەزەکەم نەجاتم بێ زۆری ئازار و عەزاب بینی ئەو حەبی کیمیایەیە خوار بە هەفتە بە 30 ڕۆژ ئاگای لە دنیا نەبوو وێران بوو ئیتر بڵێم دەسەڵاتم لەگەڵ قەدەری ئیلاهیانە تەمەنی درێژ بۆ دە دوو مناڵە ئەخوازم هیوادارم لۆلان جێگەی دایکی بگرێتەوە ببێتە سەرمایەیەک بۆ دایکی کوڕەکەی هەروەها ئیتر دوان ناخۆشیمان بێ بەڵام بەخوا پشتی منی شکان بەڕاستی کە تاقە خوشکم بوو هەر ئەو بوو هیچم بۆ ناوترێ لەوە زیاتر خاتو پەروین ئێمە ئازانین خاتو نەرمین یەکێک بوو لەو هونەرمەندانەی کە لە سەردەمی خۆیدا شۆڕشی کرد تاقە خاتوونێک لە نێو بەرنامەیە ڕۆڵی گێڕا کە ئەو کاتە بەدەگمەن ئافرەت دەبینی لە نێو هونەردا ڕۆڵ بگێڕێ ئێوە تا چەند پشگیری ئەو بوون لەو سەردەمەیە خۆم پشگیری بوو خۆم نەرمین کە یەکەم کەس لە مەسرەحیشە ئەمەی نەکەلای سانەوی کوردستان ناوەکەی میرچۆوە لەوێ دەوری هەبووە من پشتیم گرتووە تومە بڕۆ من ئیشی ماڵم کردووە خەریکی ماڵ بووم ئەو لە هونەرا بەردەوام بووە ڕۆژێ لە ڕۆژە من ڕێگری نەبوو بەڵام باوکم خوا ئافریقا ڕێگری بۆ کاتی باوکم طبیعەتێکی عەشایری هەبوو بیرتەسک بوو وەکو ئێستا نەبوو کراوە بێ پێی ناخۆش بوو ناو کۆمەلگا عیبە ئەو شتانە بەڵام من دای من پشگیری نەرمینە و کردووە یعنی ڕێم لێ نەگرتووە ئیکراهم نەکردووە بڵێم ئەوە مەکە و ئەوە چونکە خۆشم بەشێکم لەو هونەری ئەو تایە بەس من چییە وەکو نەرمین هەر کەسە تەبعێکی هەیە وەکو ئەو بۆم نەگونجا چمە سەر مەسرەح و شانەوە بەهۆی کێشە کۆمەڵاتی ماڵە باوکەوە بەس ئەو ماشەڵڵا جەریء بوو گوێ لێ نەبوو ئەڕۆی بۆی بە شەو وایە بە ڕۆژ وایە خەباتێکی چاکی کرد لە هونەرە بەس بەداخەوە تەسەوری ئەم ڕۆژەم ناکرد ئەموو هەر نەرمین هەڵەسێتەوە پاشە دوێنێ تۆ چۆن ئاگادار کرایتەوە لە کۆچی دوایی هاتمەوە لە بازار هاتمەوە لە بەردەرگا برازایەکەم بێتاقەتە ماوەی کە تووشی نەخۆشی خەمۆکی بووە پورێ زۆر بێتاقەتم من بە بۆ پارکەکە باشە شکاریانەوە بم لەگەڵ جانتاکەم دەسم ما جانتاکەم مامۆستا هاوکاری لای خۆمان تەلەفۆنی بۆ کردم تی مامۆستا پەروین هاوکارگیان چێڵی کاروان تێوە بواگا لێنێ مامۆستا پەروین وتم نەوەڵاتی نەرمینم کۆچی دوایی کردوتم چۆن تیاگە لە سوشیال میدیا و فەیسبوک موبایلم لا نەبوو کە موبایلەکەمەوە نەرمی ڕسمی تر نازانم پەکم کەورە سەرکەوتم بە عەرزە